ئەم بەهار زۆر خۆشە بۆ هەڵبەرکێ و بۆشایی کاتی لە یەک بوردنە کاتی گەردن ئازایی یەکسری ئاشکەینەوە بەس یەغەم و جودایی با دڵمان بەهاری بێ هەتا هەتا هەتایی با دڵمان بەهاری بێ هەتا هەتا هەتایی وا جەژنی نەورۆزمانە بەهارە و گوڵ بارانە وا جەژنی نەورۆزمانە بەهارە و گوڵ بارانە لە چوار پاشەی خاکەکەم شادی و چەپڵە ڕێزانە کاتی خۆشی وەڵبەرکێ وادەی بەزم و سەیرانە کاتی خۆشی وەڵبەرکێ وادەی بەزم و سەیرانە جشنی کردستان جشنی نوروزا بچشکیا گردن وسم جشن پیروزا جشنی کردستان جشنی نوروزا بچشکیا گردن وسم جشن پیروزا چاودی آگر هر دیارنا باوری برزی کردستان را چاودی آگر هر دیارنا باوری برزی کردستان را جشنی نوروزا بچشکیا گردن وسم جشن پیروزا جشنی کردستان جشنی نوروزا بچشکیا گردن وسم جشن پیروزا جشنی کردستان جشنی نوروزا بچشکیا گردن وسم جشن پیروزا جشنی کردستان جشنی نوروزا بچشکیا گردن وسم جشن پیروزا سڵاوتان لێ بێ بەڕێزان ئێوارەتان باش بە هیوام هەموو لایەک ساغ و سەلامت بن وا ڕۆژێکی پڕخێر و خۆشی بەڕێ بکەن ئێوارەیەکی پڕخێر و خۆشی بەڕێ بکەن ئەمڕۆ لار و ماڵێکی تایبەت لەگەڵتانە بین کار و چالاکیەکان و ئاهەنگەکان و بابەتەکانی ئەمڕۆتان بۆ گوازینەوە کە بە بۆنەی یادی نەورۆز یاخود جژنی نەورۆزەوە ئەکرێت بۆیە پێم خۆشە سەرەتا پیرۆزبایی جژنی نەورۆزتان لێ بکەم و بە هیوام هەموو ساڵێ ئەم یادە بکرێتەوە بە خێر و خۆشی و بە دڵخۆشی و میادە بکەینەوە و ئەمڕۆژ لە سەرقەڵای کەرکووک کەوا ئاگری نەورۆز ئەکرێتەوە چونکە ئەزانین کە سبەینێ جژنی نەورۆزە هەر بۆیە ئەمڕۆ ڕاستەوخۆ لەگەڵتان ئەبین بۆ گواستنەوەی سەرجەم ئەم بابەتانە ئەمڕۆ ماڵەتان پێشکەشەکەم لەگەڵ هاوکارم ئاوارە بە خۆشحاڵێ و ئاوارە سڵاو لێبێ ئێوارەت باش ئێوارە باش ساراخان نەورۆزی شت پیرۆز بێ بێت نەورۆز لە هەموو لایەک پیرۆز بێ کە ساڵانەی کوردیە ئێمە هەمومان دەزانین هەموو ڕۆژنامەگەریەکان یا خود ئەوانەی کە ئێمە بمانەوێ ئەو ڕۆژانەی ئەگەر بژمێرین لە هەینێەوە بۆ پێنج شام
ئەمە وا دەکات کە ساڵێک دروست بێ. ساڵی کوردیش یەکەم ڕۆژی نەورۆزە کە نەورۆزی یەکێکە لە مانگە کوردیەکان کە لە پێش نەورۆز ڕەشەمەیە. باش بوو ئەم ساڵ هەمومان پێسمان باش بوو، زۆر ڕەش نەبووین. بەڵێ هەم ئێوارەیەش لەگەڵ ساراخان ڕۆماڵێکی تایبەتتان پێشکەشەکەین بە نەورۆز کە دەبینین پێشەوەی ئێمە داخل بین لەسەر قەڵای کەرکووک خەڵکان بە جۆش و خۆشەوە دەڕۆن بۆ کردنەوەی ئاگری نەورۆز. بەڵام ئەوەی هەیە سارە دەزانین لە مانگی ڕەمەزانی پیرۆزین کە کار و چالاکیەکان ناکرێت، تەنها ئەوەیە ئاگرەکە دەکرێتەوە و پیرۆزبایی لە خەڵکان و هەروەها لەو کەسانی کە لەوێن. بێگومان ئێمە هەمومان لە کەناڵی ئاسمانی کەرکووکەوە پیرۆزبایی خۆمان بە هەموو ئەو کەسانە دەگەیەنین کە ئێستا گوێبیستی ئێمەن. لەگەڵەوەشە نەورۆز و ساڵی نوێی کوردیتان پیرۆز بێ. بێگومان ئاوەرێرۆک و خۆشت ئاماژەت پێکرد. ئەم ساڵ نەورۆز جیاوازە بەراورد با ساڵانی ڕابردوو کەوا کەوتۆتە نێو مانگی ڕەمەزانی پیرۆزەوە بە هۆی ئەوەی کە زۆربەی کوردانیش ڕاستە لە ئاینە جیاوازەکانین، بەڵام زیاتر موسڵمانانن، هەر بۆیە ئەمە کاریگەری کردووە، بەڵام لەگەڵ ئەوەشە هەر بەردەوامین لە ئاهەنگگێڕان. وە لە ئێستاە ئاگری نەورۆز ئەکرێتەوە لەسەر قەڵای کەرکووک بە ئامادەبوونی هەموو تەنانەت نەتەوە جیاوازەکانیش، هەروەها حزبە کوردستانیەکانیش ئەمڕۆ پێکەوە بە یەک دەنگێک هەڵوێست لەوێ ئامادەن و لەگەڵۆش بیرمان نەچێت ئەمڕۆ یادی ڕاپەڕینی کەرکووکە کە لەم ڕۆژەیە لە بەهاری 91 توانرا کە شاری کەرکووک چۆن بڵێن ڕزگار بکرێت. بۆیە ئەمڕۆ یاخود سبەینێش ئەبێت بە دوو جەژن بۆ ئێمەی کەرکووکی. بۆیە ئێستاش ڕاستەوخۆ بۆ چانەگوازینەوە ئەو ئاهەنگی لەسەر قەڵای کەرکووک ئەنجامەدرێت.
بەڵێ بەڕێزان هەروەکو ئەبینن ئێستا لەسەر قەڵای کەرکووک ئاگری نەورۆز ئەکرێتەوە ینی سەرباری ئەو کەشوهەوای ئێستا هەروەکو زانین کەوا کەشوهەوا ساردا و ئەمڕۆ بارانیش باری و ڕەنگە لەم هەفتەیە بەردەوام بێت وەفتی داهاتوش بە هەمان شێوە بەڵام هاوڵاتیان هەر جەختیان لەسەر ئەوە کردەوە کە دەبێت ئامادە بن کوردانی شارەکە دەبێت ئامادە بن لەسەر قەڵای کەرکووک و ئاگری نەورۆز بکەنەوە و بە خۆشحاڵیەوە ژمارێکی زۆر لە هاوڵاتیان لەوێ ئامادەن و بیرمان نەچێت بێگومان ئەم جەژنە تایبەتە بە ئێمەی کورد بەڵام نەتەوەکانی تریش ئەمڕۆ ئامادە بوونە لەسەر قەڵای کەرکووک بۆ کردنەوەی ئاگری نەورۆز و لەگەڵ ئەوەشە ینی بابەتێکی تریش هەیە کە ئەوەیە مانگی ڕەمەزانە و زۆرێک لە هاوڵاتیان بەڕۆژوون بەڵام هەر لەویانە ئامادەن و ئاگری نەورۆز ئەکەنەوە بێگومان ئەوەرەمە جێگی دڵخۆشیە کە بەم ڕادەیە خەڵکی گرنگی بە جەژنی نەورۆزەدا چونکە تایبەتە بە ئێمەی کورد. بەڵێ سارا بێگومان ئەمڕۆ لە کۆتا ڕۆژی ساڵی کوردی داین بەیانی دەچینە یەکەم ڕۆژی ساڵی کوردیەوە کە ئەمەش جێی خۆیەتی کە ساڵەکان هەمووی ئێمە بزانین کە لە مانگەکانە چی ڕوودەداتە و مانگانە یاخود مانگە کوردیەکان ناوی چییە جگەلەوەش کە دەبینین هەموو ئەو هاوڵاتیانە بە جلوبەرگی کوردیەوە لەوەیە ئێمە لەوێ نەبین بە جلوبەرگی تریشی نەتەوەکانی کەرکووکەوە ئێستا لەسەر قەڵای کەرکووک ئامادە بن لەگەڵ نەتەوەی کوردە ئاگری نەورۆز بکەنەوە پیرۆزبایی ساڵی نوێ لە هاوڵاتیانی کەرکووک بکەن ئەمەش جێی خۆیەتی ئێمەش لە بۆنە و جەژنەکانی ئەوانە لەگەڵیان نابین لە بەرەوەی کەرکووک هەم فرەنەتەوەیە هەم فرە ئاینە بۆیە پێویستە پێکەوە هەمومان چۆن ئێستا لەسەر قەڵای کەرکووک بۆ کردنەوەی ئاگرێک بۆ پیرۆزبایی ساڵێکی نوێ بە هەمان شێوە ئیدارەدانی کەرکووک و کۆمەڵایەتی بوونی کەرکووک بەو شێوە بپارێزین و بەو شێوە قەڕەباڵغی و جوانیە کە دەبینین هەمووی خۆی ڕازاندۆتەوە سارا لەبەرەوەی خۆڕازاندنەوە لە لای پیاوان و لە لای ژنانیش بۆ بۆنەیەکە بۆ شوێنێکی خۆشە یا خۆت بۆ بۆنەیەکی خۆشە زۆر کات ئێماگەر بچینە بۆنەیەکی ناخۆش دەبینین جلێکی ڕەش لەبەر دەکەین بەڵام دەبینین ئێستا لەسەر قەڵای کەرکووک هەموو نەتەوەکان هەموو ئەوەی جێی دڵخۆشی بێسارە ئەم ساڵ هەموو حەزبەکان پێکەوە چوونە ئاگری نەورۆز دەکەنەوە. ڕاستەمە جیاوازی کردووە لە ساڵانی تر کە حزب کوردستانیەکان ئەم ساڵ پێکەوە ئامادە بوون لەسەر قەڵای کەرکووک بۆکردنەوەی ئاگری نەورۆز و ئێمە ئەمڕۆ لەگەڵ ئەوەشا چەند میوانێکمانە بێت ئاوەرە کەوا لە ئەستۆدیۆ لەگەڵمانە بن و باس لە نەورۆزی ئەم ساڵەکەین چونکە جیاوازە لە ساڵانی تر باس ئەکرێت بە تایبەت و کەسانی کە تەمەنێکی گەورەیان هەیە ئەڵێن کەوا لە ڕابردووە ئەم ڕوودا و ڕیداوە کەوا نەورۆز کەوتوتە نێو مانگی ڕەمەزانەوە و ڕەنگە ساڵی داهاتوش بە هەمان شێوە بکەوێتە نێو مانگی ڕەمەزانەوە بۆیە ئەمڕۆ باسی ئەوە ئەکەین جیاوازی ئەم نەورۆزا لەگەڵ نەورۆزەکانی تردا چییە و بەدەر لەوە ینی سەرڕای ئەوەی کەوا کەوتوتە مانگی ڕەمەزانەوە سبێنێ بەشێک لە هاوڵاتیان ئەچن بۆ سەیرانکردن و چنە نێو سروشتەوە کامێکێکە لە دابوو نەرگزەکانی جەژنی نەورۆز ڕاستی کەمەش بەڕاستی جوانی کردووە بەڵام پێویستە باس لەوەش بکەین کەوا ئێمە گرنگی بە سروشت دێن و بە پاک و خاوێنی بیهێڵینەوە هەندێک جار ئەو دیمەنانە ئەبینین کە دوای سەیرانکردن یاخود دوای جەژنی نەورۆز هەندێک لە پاشەڕۆ بابەتەکانی تر ئەمێنێتەوە یاخود پاشماوەکان ئەمێنێتەوە پێویستە ئێمە دوای خۆمان هەڵیان بگرین و پارێزگاری لەو سروشتە جوانی وڵات و نیشتیمانەکەمان بکەین بۆی کە هەمیشە بە جوانی بمێنێتەوە بە پاک و خاوێنی بمێنێتەوە ئەگەر لەلایەنە تەندروستیەکەشەوە باسی بکەین بێگومان زەرەر و زیانی خۆی ئەبێت ئەمەش یەکێکە لەو بابەتانەی کە ئەمڕۆ پێمان خۆشە باسی بکەین بەڵام بەڕاستی من دیمەنەکانی سەر قەڵای کەرکووک زۆر سەرنجی ڕاکێشاوم چەند جوان هەمووان جلوبەرگی جوانیان لەبەر کردووە بە تایبەت جلوبەرگی کوردی کە هەمیشە باسی لێو ئەکرێت تاکو چەند سەرنج ڕاکێش و جوانە بەتایبەت کە ڕەنگە جیاوازەکانی هەیە چ جلوبەرگی خانمان بێت چ جلوبەرگی پیاوانیش بێت هەروەکو ئاوەرە تۆ ئەمڕۆم جلی کوردیت لەبەر کردو ڕەنگێکی جیاوازە بەڕاستی. زۆر سپاس سارەخان. بێگومان نەورۆز ئەگەر باسی لێ بکەین لە مێژووە تا ئەمڕۆ واتە لەو ڕۆژەی کە
وتیان ئەمڕۆ یەکەم ڕۆژی نەورۆزە تا ئەمڕۆ جیاوازی زۆر بەسەریا هاتووە لەگەڵەوە ژینگەی شارەکان جیاوازە دەبینین لە کەرکووک بەم شێوەیە نەورۆز دەکرێتەوە لەوانەیە لە باکووری کوردستان بە شێوەیەکی تر و بە جۆش و خڕۆشێکی تر بکرێتەوە لەوانەیە لە ڕۆژهەڵات و ڕۆژئاواش بە هەمان شێوە جیاواز بێت لەبەرەوەی ژینگە کەلتورەکەوا دەکات کە ژینگە نەورۆزەکان جیاوازکە بەڵام لە هەمان کاتە هەمومان لە پێناو یەک نیشتیمان لە پێناو یەک ڕۆژ کە ئەویش ساڵی نوێی کوردیە کە ئەویش نەورۆزە هەمویان لە پێناو ئەوەی کە ساڵ پیرۆز بکەن لە دەور و پشتەکەیان لە هاوڵاتیان لە خۆیان بە شێوەیەکی جوان خۆیان دەڕازێننەوە و دەچنە دەشت و دەر وەک دیارە هەمومان دەزانین لە کوردستانی ڕۆژهەڵات کە سیانزە بەدەرە هەیە کە ئەمەش سیانزە ڕۆژ خەڵکەکە دەچێتە دەرەوە بۆ گەشت و گوزار و بۆ خۆشیەکان لە لای خۆشمان یەکەم ڕۆژی نەورۆز کە دەکاتە بەیانی بەڵام بەهۆی ئەوەی کە ئێمە کەوتونێتە مانگی ڕەمەزانی پیرۆزەوە چالاکیەکانی نەورۆز بە شێوەیەک لە شێوەکان ڕایگیراوە کە ئەماش جێی خۆیەتی ئێمە هەم ڕێز لە دینەکەمان دەگرین هەم ڕێز لە کەلتورەکەشمان دەگرین بە دڵنیایەوە بابەتێکی تر کە ئەمڕۆ هەرۆکو دەبینین قەرباڵغەیەکی زۆر هەیە لەسەر قەڵای کەرکووک بەڵام پۆلیسی کەرکووک ئاماژی بۆ کردو کە ئەوان ئامادەن لە ئامادە باشیان وابوونیان هەیە چ لەسەر قەڵای کەرکووک چ دەوروبەری و لا ناوچە جیاوازەکان و گەڕەکە جیاوازەکانی شارەکەش بە هەمان شێوە نەک تەنها ئەمڕۆ سبێنێش بە هەمان شێوە ئەوان چاودێری ئەکەن و ئاگاداری دۆخی ئەمنیە بن بوویکەوە بە جێگیری بمێنێتەوە بۆیە داوا ئەکەین لە هاوڵاتیان کە ئەوانش هەمهەنگێکی باشیان هەبێت لەگەڵ پۆلیسی کەرکووک کاتون کە بەڕاستی ئەوانیش بە ڕۆژوون لە مانگی ڕەمەزانەوە ماندوون بۆی ئێمە ماندووتریان نەکەین پێویستە هاوکاریان بین و بە دوور بین لە کێشە و گرفتەکان چونکە هەمیشە لە کاتی قەرەباڵغی ڕەنگە هەندێک جارەها بەریەکەوتن یاخود بابەتێکی لەو جۆرە ڕوو بدات بەڵام پێویستە ئێمە ڕێزی یەکتر بگرین و لەم ڕۆژەیە با هیچ شتێکی ناخۆش و سلبی ڕوو نەدا بە ئەرێنیانە بیر بکەینەوە و مامەڵەمان جوان بێ لەگەڵ دەوروبەرەکانمانە بەڵکو با پیرۆزبایی لە یەکتر بکەین و وێنەی جوان بگرین یادگاری خۆش تۆمار بکەین لەم ڕۆژەیە بۆی پێویستێمە هاوکاری پۆلیسی کەرکووکیش بکەین بۆی ئەوانیش بە باشی هەڵبستن بە کارەکانی خۆیان و ئەم بۆ نەخۆشە هەر بەخۆشی بەردەوام بێ و تێپەڕێت و بێت بەیادگاریەکی خۆش بۆ ئێمە وەرۆکو هاوکارم ئاوەرە ئاماژەی پێک ڕەنگە ئاهەنگ نەگێڕن ئەم ساڵ وەکو ساڵانی ڕابردوو بەڵام بە گرنگیان زانی یەخود بە گرنگمان زانی کەوا هەر یاد بکرێتەوە لەگەڵ ئەوەشە ئێمە بیرمان ناچێت باس لە شاری دهۆک بکەین بەداخەوەکەوە لە چەند ڕۆژی ڕابردووە بە چەند دۆخێکی ناخۆشا تێپەڕین ئێمە سەرخۆشی لە کەسوکاری قوربانیان ئەەکەین و بە هیوای سەلامەتی بۆ خێزانانی کە تەندروستیان باش نییە یەخود ئەگەر هاتوو ماڵەکانیان لەدەستداوە بە هیوان لایەنی پەیوەندیدار بچن بەدەمیانەوە هاوکاریان بکەن بۆی ڕەنگە ئەم ساڵ لە دهۆک نەورۆز وەکو ساڵانی ڕابردوو نەبێت بەڵام هاوڵاتیان بەپی توانە هەوڵەدەن کە یادی بکەنەوە بەڵام لە سەرجەم شار و شارۆچکەکانی تر ئەوەرە یاد ئەکرێتەوە و با شێوازی جیاواز وەکو شاری کەرکووک کەوا بم شێوازە ئاگری نەورۆزکراوەتەوە لە شارەکانی تریش بە هەمان شێوە سارا بێگومان نەورۆزی کەرکووک جیاواز ئەگەر بگەڕینەوە بۆ چەند ساڵێ دواتر کە دەبینین نەورۆز بە شێوەیەک لە شێوەکان لەسەر قەڵای کەرکووک نەبووە یاخود لە کاتی ڕژێمی باسا هاوڵاتیانی گەڕەکەکانی ئازادی و ئیمام قاسم و ڕەحیما و تەپە تایەکی زۆریان دەهێنایە ئەو گردە بەرزانی کە لە ئەو گەڕەکانە هەیە دەیان سووتان جگە لەوەی کە دوایی پۆلیس دەکەوتە دوایان و هەم کە ئێستا باسی دەکەن هەم یادگاریەکە لەگەڵ ئەوەی کە دەیانزانی یاخود بە کوردیەکەی سوور بوون لەسەرەوەی کە ئەگیرێن سجن دەکرێن بەڵام هەر ئاگری نەورۆزیان دەکردەوە ئەمەش جێی دڵخۆشی بوو بۆ ئەو کاتی ئەوان لەگەڵەوەشە ئێستا بە جۆرێکی تر نەورۆز دەکرێتەوە کە هەمومان دەبینین وێنەکان لە سەر شاشە کە نەورۆز بە شێوەیەکی زۆر جوان هەموو لایەنەکان هەموو نەتەوەکان بە جلوبەرگی خۆیانەوە چوونەتە سەر قەڵای کەرکووک و نەورۆز پیرۆز دەکەن لەبەرەوەی نەورۆز یەکێکە لەو ڕۆژانەی کە کورد بە تایبەتی دڵخۆشیەکی جیاوازتری هەیە لە نەتەوەکانی تر لەبەرەوەی ساڵێکی نوێیە
بێگومان و بیریشمان نەچێت ئەمڕۆ یادی راپەڕینی شاری کەرکووکە لە شەوی 19 بۆ 20 ئازار کە ئەم یادە دەکەینەوە کە لەم ڕۆژەیە شاری کەرکووک ئازاد بوو لە دەست حزبی باس و لە دەست ئەو نظامی ئەو کاتە ئەو دیکتاتۆریەتی ئەو کاتەکە دوای دەیان ساڵکەوە پێدا تێپەڕین بێگومان کە لەو ڕۆژەیە شاری کەرکووک کە کۆتا شار بوو پاکرایەوە لە ئەو دیکتاتۆریەتە و توانیمان کەەوە هەناسی ئازادی هەڵمژین بۆیە ئەم ڕۆژە زۆر تایبەت لە لای ئێمەی کەرکووکیەکان هەروەیە دەبینیت کا لەسەر قەڵای کەرکووک بەم شێوازە بە گروتینەوە هەڵدەستیان ئامادەن چونکە بەڕاستی ئەمە دوو جەژنە بۆ ئێمە ئەمە دوو خۆشیە دوو دڵخۆشیە بۆ ئێمە بۆیە جیاوازتر ڕەنگە لەگەڵ شارەکانی ترا یاد بکرێت یاخودە گروتینەی کە بە ئێمەوە ئەبینرێت بۆ ئێمەش جێگەی دڵخۆشیە هەردوێنێ یاخود چەند ڕۆژی ڕابردوویەکێک لە ئەم لا بەشداربووانی راپەڕینی شاری کەرکووک باسی لە بابەتێکی زۆر جوان کرد ئاماژەی بۆ کرد کە ئەوان لەو ڕۆژەی کە شاری کەرکووک ئازاد کرا و ڕزگار کرا لە 20 ئازارە باسی لەوە کرد کەەوە هەستا چووە سەربانی ماڵەکەیان و لەویانە ئاگری نەورۆزی کردەوە و دەستی کرد باوتنی هۆنراوی پیرەمێت کە تایبەتە بە نەورۆز ئەمەش ئاماژە بۆەوە کە تاکو چەند ئەم ڕۆژە بۆ ئێمەی کەرکووکی گرنگە ئاوارە سارامەوە پرسیارە لە تۆ بکەم نەورۆزی ڕابردوو یاخود مناڵی چۆن بوو چۆن نەورۆستان بەسەرە برد بەدڵنیاییەوە ینی ڕۆژێک بەرلەوە کە ئاگر ئەکرایەوە ئیتەرەی هەندێک ڕەنگە لە گەڕەکەکەی خۆیان ئەنجامیاندایە بەڵام لەگەڵ ئەوەیە بێگومان کاتێکی خۆشت بەسەرە برد لەگەڵ خێزانەکەت و دواتر لە ڕۆژی جەژنا لە 21 ئازارە هەر بەیانی زوو هەڵ ئەستاین لە خەو ئاوارە بەتایبەت لە منداڵی کەواجل و بەرگەکەت هەر لە شەو ئامادە کردبوو ئەمە دوای چەند هەفتە و چەند مانگێک لە دوورینی جلو بەرگەکەت و چاوەڕوانی ئەو ڕۆژە جا خۆت ئارازاندەوە و لەگەڵ ماڵەوە ئامادا بوون لە ڕێگا هەر گۆرانی نەورۆز و هۆنراوی نەورۆز و با چەپڵە ڕێزان ئەچین بەرەو سەیران زۆر باشە بێگومان ئەگەر جۆبیستی گۆرانەکەی حەسەن زیرەک بین ئەگەر هەچ کاتێکی تر بێ یەکسەر هەستەکەین بەهارە و نەورۆزە بێگومان جلوبەرگی تازە و ئەو کەرەستە تازانەی کە مناڵ دەیکڕێ یاخود لە گەورەکانیشە نەورۆزی جیاوازیەکی نییە لەگەڵ جەژنەکانی ترە لەبەرەوەی لە بابەتە دڵخۆشیەکەیە لەبەرەوەی هەمان هەستی دڵخۆشیت پێدەدا هەمان هەستت پێدەدا کە بەیانی ڕۆژێکی جیاوازترە وەکو ڕۆژەکانی تر نییە زۆر کات ئێمە کە دەژین ڕۆژانە جیاوازە ڕۆژەکانمان یانیها بەڵام کە زانیمان بەیانی ڕۆژێکی جیاوازترە جلوبەرگێکی یاخود خواردنێکی خۆش جا هەمووشمان لە سەفرایە چاوەڕێوین کە بینەوە بۆن دووکەڵێکی خۆش بگرین و لەگەڵەوەشە کە هاتینەوە دەیجر شتەکان خڕبکەینەوە سارە ئەبێ ئاگداری ژینگە دڵنیاییەوە ئەو خاڵە زۆر گرینگە بەڵام ئێمە ئەچین کۆمەڵێک زانیاری لەلایەن هاوکارمان شاڵەوە گازینەوە کە لەسەر قەڵا ئامادەیە ئێستا لە شاری کەرکووک شاڵاو سڵاو لێبێ سڵاو شاڵاو سڵاوتان لێبێ بەڵێ دیارە ئەوەی کە لە پشتی منەوە دەبیندرێت ئاگری نەورۆز لە سەر قەڵای کەرکووک لەلایەن حیزب و لایەنە کوردستانیەکانی کەرکووک کرایەوە دیارە ئەوەی کە هەیە ئەمڕۆ خەڵکێکی زۆر لەسەر قەڵای کەرکووک هاتوون تاوەکو بەشداری لەم ئاهەنگ و مەراسیمەدا بکەن کە ئەمڕۆ بە بۆنەی ئاهەنگی یاخود نەورۆز و ڕزگارکردنی کەرکووکی قودسی کوردستان ئەمڕۆ لەسەر قەڵای کەرکووک ئەم ئاهەنگە ینی بەڕێوە دەچێت من دەمەوێت بچمە لای چەند میوانێک مامۆستا حەسیبا لێپرسراوی بۆردی پێکاتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک سڵاوت لێبێ پەیامی ئێوە لەم ڕۆژەدا ئەمڕۆ کە ڕۆژی هەم نەورۆزە و ڕۆژی ڕزگارکردنی کەرکووکی قودسی کوردستانە لە ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1990 بەڵێ سڵاوتان لێبێ پیرۆزبایی لە هەموو دانیشتوانی شاری کەرکووکەکەم بە بۆنەی 33 هەمین ساڵیادی ڕزگارکردنی شاری کەرکووکی خۆشەویست لە ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 91 و هەروەها بە بۆنەی هاتنی جەژنی نەورۆز لە هەموو لایەک پیرۆز بێ هیوادارین ئەم جەژنە ببێ بە جەژنی خۆشی و تەبایی و جەژنی بەدیهێنانی هەموو ئاوات و ئامانجەکانمان و ئەوەی جێگای خۆشحاڵیە ئەمڕۆ ئەبینن لێرە لە کاتی کردنەوەی ئاگرەکە ئەتوانم بڵێم نێو ماڵی کورد ڕێک خراوە و بە یەکەوە ئەم ئاگرە کراوەتەوە ئەم بۆنەیە بەرز و پیرۆز ڕائجیرێ ئومێ دەکەین بۆ داهاتووش یا بەردەوام ناو ماڵی کورد ڕێک بێ و یەکدەست بن بۆ ئەوەی بتوانین بە هەموو ئامانجەکانمان بگەین مامۆستا حەسیبە دیارە لێرە ینی هەموو پێکهاتەکان لێرن بە هەموو زمانە جیاوازەکان هەر بە مەسیحی
أو بريخة أدي يوم بريخة لا يوم أزادوت مدينة كركوك كل جميع يوم السودان وإيدة نوروزي له وهو بريخة لكل ملته بالذات ملة قرداية وكل ملة كركوك إن خالبة وخايدة جميع خلقة أو تبسي مرابا رمزي بطرس بورد بيكاتكان شكرا دەستخۆش زۆر سپاس بۆ تۆ سپاس بەڵێ مامۆستا پەروین مامۆستا پەروینیش دیارە لێرەیە ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک مامۆستا سلااوت لێبێ پەیامی تۆ کە ئەمڕۆ لەسەر قەڵای کەرکووک هەم ئاگری نەورۆز کرایەوە و هەم یادی ڕزگارکردنی کەرکووکی قوچی کوردستانیش کرد سەرەتا مەوێ سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی ڕاپەڕینی کەرکووکدا بنوێنم لەبەرەوەی ئەوان خوێنی خۆیان کرد بە قەڵغان بۆ ئەوەی ئێمە بتوانین ئاها بە ئازادانە بوەستین لێرە و ئەوەی کە جێگەی دڵخۆشیە هەموو لایەنە سیاسیەکان لەسەر قەڵا کۆبوونەتەوە ئەمەش دیسانەوە سەرکەوتنێکی ترە پیرۆز بێت کە یەکڕیزی ماڵ لە کەرکووک پێویستی بەم بەیەکەوە پێکەوە کار بکەین و هەروەها بابەتی نەورۆزیشەوە جەژنێکی نەتەوەی کووردا و هەمیشە ئێمە پیرۆزی ئەو جەژنا ڕاگرین و ئینشاڵڵا ئەم ساڵ جەژنی نەورۆز و ڕاپەڕین ئەبێ بە هێمای سەرکەوتن و یەکڕیزی و بۆی بتوانین پێکەوە ژیان لە شاری کەرکووک بەرجەستە بکەین. زۆر سپاس بۆ مامۆستا پەروین دەمەوێت بچمەلای بەشێک لە هاوڵاتیان مامەسلااوت لێبێ ئەمڕۆ هاتوویتە سەر قەڵا بە جلی کوردی ڕەمەزانیشە لێرە هەم ئاگری نەورۆز کرایەوە هەم یادی ڕزگارکردنی کەرکووکی قوچی کوردستان پێیامی تۆ لەم ڕۆژەدا وەکا وڵات من لەم ڕۆژەیە بە بۆنەی یادەکانی نەورۆز و ڕاپەڕین ڕزگارکردنی شاری کەرکووک گەرمترین جوانترین پیرۆزبایی ئارەسەی کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم بەگشتی و بە تایبەتی خەڵکی شاری کەرکووک و هیوادارم ئەم ڕۆژە بێتە مایەی سەربەرزی و سەرفرازی و ئارامی بۆ هەموو میلەتی کورد و بۆ خەڵکی کەرکووک و خەڵکی کوردستان بەگشتی هیوادارم ئەم یادە بێتە مایەی ئارامی و نەهامەتیەکان کۆتایی بێ بەس کە ئەم ڕۆژە کە بەسەر میلەتی کورد هاتووە. زۆر سپاس بۆ تۆ دەمێ بچمەلای هاوڵاتیەشی دیکە کاک نامیق سڵاوت لێبێ پەیامی تۆ لەم ڕۆژەدا. برای بەڕێزم لە سەرتاوە بە خێراتن دەکەم بە خێراتنی کەناڵەکەتانەکەم ئێمە ئەم ڕۆگە زۆر پێ خۆشحاڵین ئەمە ڕۆژێکی مێژووە ڕۆژێ وەک ئەمڕۆ بوو من خۆم لەگەڵم هێزەیە بووم ئەم شارەمان ڕزگار کرد خۆشم بریندار بووم بە سووک برینداریەکەم وانە بوو بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکە جێژەکەمان دوو جێژنە جێژی نەورۆزە و جێژنی ڕەمەزانیشە هەموو جێژەکان نێزگەوە بووە بەڕاستی ئەمڕۆکە یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان سەلماندی ڕۆژێکی ئەوها توانی ئەم شارە ئازاد بکە ئێمە ڕێزمانەیە بوو هەموو کوردێک هیوادارم هەموو جارێک ئەوها ئێمە لەبان قەڵا کۆبووینەوە. زۆر سپاس بۆ تۆ بەڵێ ئەوانە ینی کە ئێوە دەیبینن دیمەنی بەلێ شاوی هاوڵاتیانی کەرکووکە ینی کە ئێستا هاتوونەتە سەر قەڵای کەرکووک تاوەکو ئەوەی کە بەشداری لەم ئاهەنگەدا بکەن دیارە هاوڵاتیان لە سەرجەم چین و توێژەکان لە سەرجەم پێکهاتەکان هاتوونەتە سەر قەڵای کەرکووک کاک مەلای سڵاوت لێبێ ئەگەر بیت ئێرەوە پەیامی تۆ لەم ڕۆژەدا کە لە سەر قەڵای کەرکووک لە ڕۆژی نەورۆزە پیرۆزبایی لە خەڵکی هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەتی خەڵکی شاری کەرکووکەکەم هیوادارم ئەم ڕۆژە بێتە مایەی ئاشتی و سەربەرزی خەڵکی کەرکووک و هیوادارم پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دابنێت بە هەموو حیزب و کوردستانەکانەوە هیوای سەرکەوتان بۆ خوازم. دەستخۆش بۆ تۆ دیارە وەک گوتم ینی خەڵکێکی زۆر ئەمڕۆ بە ئاڵای کوردستان بە جلوبەرجی کوردیدایە جیان تۆ دەتەوێت قسە بکەی فەرموو پەیامی تۆ لەم ڕۆژەدا کە ئەمڕۆ لەسەر قەڵای کەرکووکن سەرباری ئەوەی کە ینی هەم ڕەمەزانیشە. وڵی پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستانەکەم هەر چوار پارچەی کوردستان بە عام و کەرکووک بە خاص پیرۆزبایەکی گەرم لە هەموو ئەم برا و کە سوکارانەکەم یا هیوادارم هەموو ساڵە بەخۆشی بێت هیوادارم کەرکووک پارێزگایەکدا بنن خزمەتی هەموو گەلی کورد و عام بکات بە خێرات نێوشەکەم زۆر سپاس. دەستخۆش بۆ تۆ مەلای گیان تۆش سڵاوت لێبێ بەخێربێیت ئەمڕۆ پەیامت چییە کە هاتووی لەسەر قەڵای کەرکووک یادی ڕزگارکردنی کەرکووک و ئاگری نەورۆز دەکرێتەوە لە کاتێکدا کە خۆت پێم وا بێت لە ڕاپەڕینەکەی یا بەشدار بوویتە و ئەو ڕۆژەی کاتونەتە ناو کەرکووکەوە تۆ یەکێبووی لە پێشمەرگەکان. بەڵێ من بە بۆنەی یادی ڕاپەڕین و نەورۆزی ساڵی 2024ەوە پیرۆزبایی لە سەرجەم خەڵکی کوردستان و خەڵکی کەرکووک و بە تایبەتی کە سوکاری شەیدان ئەو شەیدانەیە کە لە ڕاپەڕینی کەرکووک شەید بوون من پەیام ئەوەی بۆ هەموو گەلی کورد داواکارم لە گەلی کورد بەم بۆنە پیرۆزە بخۆزنەوە بیکەنە هەوێنێ بۆ ئاشتەوایی و بیکەنە یەکبوونی گەلی کورد
بۆ ئەوەی ئەم دەستکەوتێکە بەدەستمانێناوە لە دەستی نەدەین داواکارم لە هەموو حزبە کوردستەکانی یەکگرن ئەم لا ئەولا هەمووی وەلانێن ئەو شتانەی کە لاوەچیە بەڵام نەتەوایەتەکەت بەسەر هەموو ێزارکەن و داواکارم یەکگرین و بۆ ئەوەی کەرکووک بۆنە سەر باوەشی کوردستان خوێنی ئەو شەیدانەدامانە بە بەلاژ نەڕوا و بەرهەمەکەی بێتە دی ئینشەڵا بەم نزیکانە دەستخۆش بۆ تۆ مەلاجان بەڵێ دیارە لێرە ینی خەڵکێکی زۆر ئامادەن ئەوەی کا هەیە ینی لە مناڵان هەمووان بە جلوبەرجی کوردی و بە هەڵگرتنی ئاڵای کوردستان یعنی هاتوون ئەمڕۆ لەم مەراسیمەدا بەشدارن تاوەکو ئەوەی کە خۆشی خۆیان دەربڕن من ئێستا میوانێکی دیکەم لایە فریالخان ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان فریالخان سلااوت لێبێ پەیامی تۆ ئەگەر بیت ئێرەوە لەم ڕۆژەدا کە ئەمڕۆ لەسەر قەڵای کەرکووک. بەڵێ من سڵاوم بۆ سەرجەم بینەران هەیە کە ئێستا بینەری تەلەڤیزیۆنن و پیرۆزبایی ڕۆژی جەژنی نەورۆزیان لێ ئەەکەم پیرۆزە لە سەرجەم کوردستانیان و کورد و کوردستان و هەر چوار پارچەی کوردستان و هیوادارم ئەوانەی کە لە زیندانان ئەو خەباتگەڕ و شۆڕژگێڕانەی لە زیندانەکانە لە پارچەکانی تری کوردستان ئازاد بکرێن کە لەسەر کوردایەتی لە زیندانەکانن بەڕاستی مای خۆشحاڵیە لەم ڕۆژە بەتایبەتی کە ڕەمەزانە خەڵکێکی زۆر کۆبۆتەوە بۆ بەرزڕاگرتنی سیسیەمین ساڵیادی ڕاپەڕینی شاری کەرکووک کە ئەمە خۆی لە خۆیدا حەدەسێکی زۆر مێژوویە جگەلەوەش بەرزڕاگرتنی یادی نەورۆز و داگیرساندنی مەشخەڵەکە لەلایەن هەموو کوردانی ئەم شارە و پێکاتەکانەوە بۆ خۆی مای خۆشحاڵیە و شانازیە من بۆ خۆم دڵخۆشم و ئومێد دەکەم ئەم تەبایی و یەکگرتوویە لەم بۆنەی کە هەیە ڕنگ بداتەوە لە داهاتوو بەتایبەتی لە شوێنێکی تری جوامتووە لە پێکێنانی ئیدارەی شارەکە بۆی بتوانین بە باشترین شێوە خزمەتی ئەم شارە بکەین کە چەندین ساڵ پێش ڕاپەڕین و تا ئێستش ڕەنگە هەندێک جار خەڵک زوڵم ببینێ لە دەستی ئیدارە لە دەستی کەم و کوڕیەکان نەبوونی خزمەت گوزاری بۆیە چاوی ئەو خەڵکە ماچەکەم و ئومێد دەکەم ڕۆژێکی خۆش بەسەر بەرن نەورۆزتان پیرۆز بێ خەڵکی شاری کەرکووکی خۆشەویست و شارەکانی تری کوردستان. زۆر سپاس بۆ تۆ فریالخان بەڵێ ئەوەی کە هەیە دیارە ینی خەڵکێکی زۆر ینی لێرەن دەیانەوێت لە ڕێگای کەناڵی کەرکووک و پەیامی خۆیان بگەێنن تۆ وەک هاوڵاتیەک پەیامت چییە؟ وڵی جژنە پیرۆزە لە گەلی کوردستانەکەم بم بۆ نێوە هەر پیرۆزبایی لە هەر چوار پارچەی کوردستانەکەم لە یادی ڕاپەڕینیش ئیشەڵا ساڵێتر مەحافزێکی کوردمانەیە بۆم شارە و ئیشەڵا کەرکووک و شەرەگەڕێتەوە باوشی کوردستان سڵاو لە هەر کورد و کوردستان زۆر سپاس و دەستان خۆش بێ دەستخۆش بۆ تۆ بەڵێ ینی زۆرترین بەڵێ تۆ سلااو دەبێت ئەگەر بێتێرەوە پەیامی تۆ لەم ڕۆژەدا وەک هاوڵاتیە. وڵا پەیامی من سەرەتا جەژنی نەورۆز لە هەر چوار پارچەی کوردستان پیرۆزەکەین بەڕاستی نەورۆز ڕۆژی سەرکەوتنی گەلی کورد و هەموو گەلێکی ئازادی خوازە بەڕاستی گەلی کورد بە درێژایی مێژی خۆی بەرامبەر زوڵم و ستەم وەستاوەتەوە بۆیە نەورۆز پەیامێکی سیاسیە پەیامێکی ئاشتی پێکەوە ژیانە و بەڕاستی ئەو شتەی یەک شتێکەیە کە بەڕاستی گەلی کوردی هێشتۆتەوە لەم شارە جەژنی نەتەوەی نەورۆزە بەڕاستی ئەمەش بۆم ڕۆژی ئەم کردنەوەی ئەم ئاگرە زۆر دڵخۆش بین و لە هەمووشی دڵخۆشترەوە بوو بەڕاستی هەموو حزبە کوردستانیەکان لەم نەورۆزە پێکەوە بەشداریان کرد و هیوادارین لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە حکوومەتی خۆجەیش هەم بە هەمان شێوەمان ڕوحیەت پێکەوە بن بەتایبەت وڵا پەیامی من ڕاستی دڵخۆشم لەم ڕۆژەیە ئەمە ڕۆژی سەرکەوتنی گەلی کوردە ئەمە ڕۆژی ئازادیە بەڕاستی ئەوەی کە هەیە هەر پەیامێکی پیرۆزباییە بۆ هەموو خەڵکی کەرکووک سپاس خۆش بۆ تۆ گەنجەکیان تۆ وەرە حەزەکەم قسەکەم پێم بڵێ پەیامت چییە وەک گەنجێک گەنجێکی کاکەی هاتوێتە قەڵای کەرکووک و هیوادارین هەموو ساڵەکاوانە کورد بمێنێ لە کەرکووکە و هەموو پەیامێکی زۆر باشوانەیە بۆ گەنجانی کەرکووک کە هەموو ساڵێک بێنەوە لە ڕقینە حەزانی کووردا بێن ئایادی نەورۆزکردنەوە لێرە ئەو ئاگرێش بکەنەوە هیوادارین لە هەموو گەلی کورد و بەخێر بێن خۆش بۆ تۆ دەستخۆش دکتۆر سلااوت دەبێ دکتۆر سلااوت دەبێ پەیامی تۆ لەم ڕۆژەیە ینی باشە با قسەکەی بکە ئێستا تۆ لەم ڕۆژەدا کە ئاگری نەورۆز لێرە کراوەتەوە یادی ڕزگارکردنی کەرکووکی قوچی کوردستانیشە سەرەتا ببوونی یادەکانی نەورۆز و ڕزگارکردنی کەرکووک و
جژنی مانگی ڕەمەزانەوە جواتری گەرمترین پیرۆزبای ئارەستەی سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی و جەماوەری شاری کەرکووکی خۆشەویست دەکەم. هیوادارم هەموو ڕۆژێکیان جەژن و شادی و خۆشی بێ. نەورۆز لای گەلی کورد ڕۆژێکی پیرۆزە بەڕاستی. ئێمە هەموو کاتێ ئەمڕۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی کەرکووک بە تایبەتی لە هەموو شار و شارشکەکانەوە توانیان لێرە ئامادە بوونە بۆ دەربڕین هەرچەندە مانگی ڕەمەزان بۆ بەڵام قەڵەباڵغێکی زۆر ئەو جۆش و خڕۆشەی و خەڵک هاتوونە بۆ ئێرە کەواتە زۆر نەورۆز هەر پیرۆزە بە پیرۆزی خۆی ئەمێنێتە لامان. دەستخۆش مامەجان ماشەڵڵا جلوبەرگەکەت کوردانە جلوبەرگێکی جوان بە خەنجەر و ئەوانەوە پەیامی تۆ لەم ڕۆژەدا وەکو هاوڵاتیەکی شاری کەرکووک. وەڵام من وەک پێشمەرگەیەکی دێرین شاعیر و نووسەر خەمخۆرێکی کەرکووک و شەهیدان و ئەم نەورۆز و گەلی کورد بەڕاستی ئەمە خۆی جەژنێکی ڕزگاری و ئاشتی و ئارامی و ئازادیە بە تایبەت لە کەرکووکە. جا پارچەی هۆندراوەم داناوە بۆ نەورۆز و بۆ گەلی کورد ئەمەوێت لە کەناڵەکەی بەڕێستانەوە پێشکەش بە خۆشەویستانی بکەم. نەورۆزی منە جەژنی ئازادی و دەست لە گەردنە با هەموو یەک دەنگ بە درشت و ورد کۆوە بین لە لای ئاڵای بەرزی کورد بە یەکبوونە بێ ڕزگاری وڵات ئاڵای کوردستان خوێنێ وێ خەڵات چەندەها ساڵە خوێنمان ڕژاوە چەکمان هەڵگرتووە وەک چەکشی کاوە فرسەتی هاتووە بۆ ئەم میلەتە ئەبێ کۆدەنگ بین ئەمە حورمەتە با ناکۆچەکان بخەینە لاوە دەست لە ناو دەست بین وەک شۆڕشی کاوە حکومەتی کوردی خەمی هەمووانە نزیک بۆتەوە ئەو ڕۆژە جوانە خاکێکمان هەیە کە کوردستانە لەسەری ئەژین مرد و مەردانە ئێستا کە چەرخی عیلم و زانینە خۆمان حکومەکەین لەسەر عالەم سەرزەمینە مەرجی سربەخۆیی هەیە بۆ وڵات یەکدەنگی ئەوێ لەگەڵ ئیتیفاق ئیتیفاقە بێ هەموو شتەکان چارەسەرە بێ و ڕزگاریش دەستخۆش سواز بۆ تۆ بەڵێ ینی ئەوەی کا هەیە لە ئێستادا ناوە ینی خەریکە سەر قەڵای کەرکووک چۆڵ دەبێت و ئیدی ئەو هاوڵاتیانەی کە هاتوون ینی دەگەڕێنەوە هەمووان لێرە ئەمڕۆ دڵخۆشن بەوەی کە لەسەر قەڵای کەرکووک ئەم یادەیان بەرز ڕاگرت هەم کردنەوەی ئاگری نەورۆز و هەم یادی ڕزگارکردنی کەرکووکی قوچی کوردستان لە ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1991 من دەگەڕێمەوە لای ئێوە بەڵێ. دەست خۆشحاڵە و سپاس بۆ گواستنەوەی بابەتەکان و زانیاریەکانی ڕۆژ ئەمڕۆ لەسەر قەڵار وەکو بینیتان کە هەمووان ئامادە بوون جێگەی دڵخۆشیە بێگومان بە هیوان هەموو ساڵێک بم شێوازە یادی نەورۆز بکرێتەوە هەروەکو لە سەرەتاش ئاماژەمان پێکرد ئێمە میوانێکمان ئەبێت لە ستۆدیۆ بۆ گفتوگوی زیاتر سەبارەت بەم بابەتە بەڵام پێشوەختە ئاچینە ناوبڕێکەوە گەڕێنەوە ناتان.
دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان بەرداوامی لەگەڵتان ئێستاش باس لە جەژنی نەورۆزەکەین و لەگەڵۆشە باس لە ڕاپەڕینە مەزنەکەی 91 و بەتایبەت ڕاپەڕینی کەرکووکەکەین کا لە شەوی 19 بۆ سەر 20 ئازار ئەنجام دراوە دەستی پێ کرد و لە 20 ئازار کۆتایی پێهات بۆیە باس لەواکەین تاکو چەند ئەم جەژنە ئەبێت بە دوو جەژن بۆ ئێمەی کەرکووکیەکان بە خۆشحاڵیەوە یەکێک لە بەشداربووانی ڕاپەڕینی کەرکووک لە ستۆدیۆ ئامادەیە زۆر بەڕێز کاک سەباح محەممەد کاک سەباح سڵاو لێبێ و ئێوارەت باش سڵاو لە بەڕێستان ئێوارەتان باش لەم ڕۆژەیە لە ساڵیادی ڕاپەڕین و ئازادکردنی شاری کەرکووک و کە بەیانیش نەورۆزە پەیامت قسەت و تەکانت چی دەبێت ئێمە کە خەڵکی کەرکووچین زۆر مەزڵوم بووین زوڵم لێکراو بووین ئەم نەورۆزە لە لای من زۆر پیرۆزە بەڵام ئێم بستومانە زوحاک و کاوە و بستومانە بەڵام هەر بستومانە بەڵام ئێمە بە چاوی خۆمان بینیمان سەری زوحاچێکمان پانەوە کرد کەوا بۆ مێژوو سەلمانمان ڕاستە تاکو چەند ئەم ڕۆژە گرینگە بۆ ئێمەی کەرکووکیەکان بێگومان بۆ هەموو کوردستان گرینگە بەڵام بۆ ئێمە ئەبێت بە دوو جەژن هین کەرکووچیەکان هەموو کاتێک کە گوتومانە ئەبێ بە دوو جەژن لەبەر ئەوەی کەوا ئێمە چواردەورمان ئەڵقە بوو دەورە پشتوان هەموو گیرا بوو تەنها لە سزنێکی فراوان نبووین بەڵام ئێستاکانە ئازادین بەڵێ نەورۆزی ئێستا لە دوای پرۆسی ئازادیەوە یاخود نەورۆزی پێش پرۆسی ئازادی جیاوازەکەیان چی بوو ئەو گۆڕانکاریانە چی بوو کە ئەکرا یاخود ئەو ترس و لەرزەی کە لە کاتی ڕژێمی بەحسیشە کە چی هەر نەورۆزە کرایەوە لە کاتی ڕژێمی بەحسا لە پێش ڕاپەڕین دۆش و خڕۆشێکی زۆر زۆری هەبوو حەماسێکی زۆری هەبوو یعنی کە باسی نەورۆز دەکرا هەرکەس لە ڕاست خۆیەوە حەمازەی گرت یعنی بە بەرد وایە بە هەرچێ وایە حەزی لێ بوو کە تر بڵێن ئاگرەکانیان لی ئەکوژانینەوە ئێمە کەوا گەنجی ڕەحیماوە بووین ئەچوونە سەر گردەکەی ڕەحیماوە بەتەوەر سیچل تایەمانە بەرد وەرە و ئیستەکانە شیرازەکەی ناشرینە وەکو ئێستا بەدار و لەسەر قەڵای کەرکووک ئەکری ئەو کاتە ئەمانە گوت هەر شوێنێک ئاگر بکەینە دووکەڵ بکەینەوە چاوی دژمنی پێچوەرەکەین ڕاستە کاک سەباح بەڕێستان بەشداربووی ڕاپەڕینەکە بوونە بەتایبەت لە شاری کەرکووک ئەگەر بەسێکی ئەو کاتمان بۆ بکەیت بەسێکی 20 ئازاری 91مان بۆ بکەیت ئێمە کەوا لە ئاڵتون کۆپری کە پێڵێن پردێ ئاڵتون کۆپری پردێکی زێڕین بەڕێ کەوتین بەرەو کەرکووک هاتین ئەتر بەڕێی یاروەلی و سۆنە گۆلی و هاتینە سەرکەل و قەنەعەت کە بینیم حرەسەکە ئەوها لەبان واجب بوو ئێمە بە پارتیزانی هاتین ڕەتلەکە زۆر بوو خاڵە کاکەمەد کاگڕەوەن وەستا سابی ئەترەوانەی کاکەکان هەمویان لە پێشەوە بوون ئەتر ئێمەش بە پارتیزانی لە دوایان ئاهاتین چەندی جار بڵێن بەبەر چاو خۆمەوە بینیم هاوەنیان تێگرتین تۆپیان تێگرتین بەڵام ئەمەندا خەڵکی کەرکووک و خاستەن خەڵکی ڕەحیماوە ئەو چەند ڕۆژە دابڕابوو لە خەبەر دابڕابوو لە هەواڵی کەس و کار دابڕابوو لە هەواڵی ژن و منداڵ و ئەوانە بە کامی تەگوت کاکە مەیە تۆ ئەیگوت بۆ تۆ لە مزیاتری هەمووی پەلەماریەدا ئەترکە هاتین لە سەرکەل و لەسەر کرد ئاودی و بووین هاتین چوینە ناو خەبرستانەکەی ڕەحیماوە بەبیرم دێ کانێکی لێ زۆر زا بە منداڵی لەو کانیا ئەومانە خواردەوە دەم چامان شور بۆ سەر کانەکە ڕامان کرد من و دێک دوو پێشمەرگە بڵێن شەی لە سەدەم لەگەڵا بوو حای سەمەدەم لە ئێمە بنەماڵەمان پێمان ئەڵێن تایفەی ڕەحمان دوعانە بە ڕەحمان دوعانە مەشهورین خاڵە کاکەمە دوعان بە قەسابەکان مەشهورن کاک سەباح پێمان خۆشە باستی ئەمڕۆژ بکەین ینی بەپێی کاتەکە پێم خۆشە باسی قەڵای کەرکووک کە ئەمڕۆ چۆن ئامادەبوون هەمووان بە جلوبەرگی کوردی و تەنان لە تەواکانی تریش تاکو چەند ئەمە گرینگە تا بڵێ گرینگە زەرورە سەلماندنی ناسنامەی کووردە بۆ هەموو جیهان بێگومان بەجلی کوردیەوە کە ئەڕوویتە سەر قەڵایان لە ناو شاری کەرکووکە ئێستا لە شاییە هەر لە شاییە کە ئەوەی کەوا جلی کوردی لە بەراچی لە ئەفرەتان و چی لە پیاوە چەند جوانە ئەنجە لە ڕۆژێکی ئاوا پیرۆزاتەوە جلی کوردی بپۆشی دەبێ خۆشیەکەی جوانەکەی لە دەست خۆش بێ کاک سەباح زۆر سپاس دەکەین کە ئەمڕۆ ئامادە بووی لەگەڵمانە مەمنونم زۆر سپاس بەخێر هاتی لە نزیکەوە چاوم بە ئێوە کەوە دڵخۆش بووم
ئێمە بە هەماشیەوە عینی کار شەپەرۆشم بگەمە سەر قەڵا بۆی کە ئەو بێگومان ئاهەنگەی سەر خەڵاش ببینم بەدڵنیا دەست زۆر سپاس بۆ کاک سەباح حەمەد بەشدار بووی راپەڕینەکەی نۆتوێک لا شاری کەرکووک بەڕێزان چینە ناوبڕێک و گەڕێنەوە لاتە فەرموو. بەڵێ بێگومان نەورۆز هێشێکە لەو ڕۆژانەی کە هەمومان بەجلی کوردی و ئاڵۆواڵاوە دەچینە دەرەوە جگەلەوەش ڕاپەڕین هێشێکە لەو مێژوانەی کە زۆربەی باوکانمان ماممان باپیرمان بەشداریان تیا کردووەوە بە تایبەتیش لە ئازادکردنی شاری کەرکووکە ئەو کەسانە زۆرن کە بە برینداری تا ئێستا لە ژیاندا ماون و یەکێکیش لەوانە کە ئەمڕۆ لە ئیستۆدیۆ لامان میوانە مامۆستا نەوزاد کە یەکێکە لە پێشمێرگە دێرینەکانیش لەگەڵەوە شایەشێک بۆ لە کەسە چالاکەکانی ناو کاتی پرۆسەی ئازادی کەرکووک لە ساڵی 1990 دەچین لە لای مامۆستا نەوزاد کە ئەمڕۆ لە لامان میوانە مامۆستا ئێوارە باش نەورۆزە پیرۆز بێ و یادی ڕاپەڕینی پیرۆز بێت. باسێکی کورتی ئەو کاتەمان بۆ بکەی کە چۆن داخلی شاری کەرکووک بوون، چۆن بە ئەو گەرمیەی خۆتانەوە کە بەو کاتە گەنج بوون وەکو ئێستا شەرگەنجی ماشەڵا لێبێ بەڵام ئەو توانە و قووەتەی ئەوسا چۆن بوو بۆ ئێوە؟ وەڵی سەرەتا مانجی ڕەمەزان و یادی ڕاپەڕین و نەورۆز پیرۆز بێ لە هەموو کوردێکی لە هەر کوێیەکەی و بە تایبەتی خەڵکی قارەمانی شاری کەرکووک. سەرەتا ئێمە کە هاتین دار بوو لە 18 مانگەوە هێزەکانمان نافونە ناو شار، نۆزەی مانگی شەر هاتووە ئێمە و هێز بن کە لە سلێمانیەوە هاتین بەشداری ئازادکردنی سلێمانی و چەمچەماڵەوەمان کرد بوو. من حقیقەت لە سلێمانی بریندار بووم لە گرتنی مەڵبەندی سلێمانی ئیستا فەرقەی هاتین بوو. ئیتر کەوتینە هێزی دوو کە هاتین لە سلێمانی و مام ڕۆستەم سەرپەرشتیە کرد هاتین ئەکوڵای خەونمان بەوە بینی کە ڕۆژێکی تر بینەوە کەرکووک و ئازادانە سەیرێکی خاسە و ئازادی مام خاسم و ئەوانە. بە حقیقەت ئەوەی کە بینیمان
مامۆستا ببوورەگە بە کورتیە بووی فریا بکەین پرسیارەکانی تریش لە بەڕێستان بکەین جا پێم خۆشە باس لەو بکەین لەگەڵێ تاکو چەند ئێوە دڵخۆش بوون لە بیستیمانکەوە هەم راپەڕین بوو هەم جەژنی نەورۆزیش بوو لە هەمان کات والله ئێمە بە حەقیقەت ئەفرین یعنی پێبوونە حاڵەتی فرین هەرچەنە لەو دیویسەیتەرەکە پێشەوەی ببینە ناو شار برادرانی سۆسیالیت لێدران کارساتێکی ناخۆش بوو لە سیارێک کاتە پێشمەرگەی شەید بوو کەوان هاوسەنگەرمان بوون بەڵام ئەکوڵاین و بە تەقلا هاتیرە ناوە زۆر گەرم بووین بەس کە هاتینە ناو شار خەڵکی کەرکووک ئەوەندەی تر گەرمیان کردی ئەوەندە بە پەیوەندیەکتان هەبوو لەگەڵ هاوڵاتیانی ناو شاری بەتاکید مامۆستا ئەمڕۆ لەسەر قەڵای کەرکووک بە هەمان شێوە ئاگری نەورۆز کرایەوە لەگەڵ ئەو نۆرۆزانەی پێشووتری پێش 91 و پێش 2023 جیاواز بوو ئەو گروتینەی هاوڵاتیان بە جلوبەرگی ئاڵوواڵاوە لەسەر قەڵای کەرکووک بە هەموو نەتەوەکان و بە هەموو حەزبەکانەوە چی دەگەیەنێت وەڵی پەیامێکی زۆر جوان بوو بەڕاستی من لێوە هاتم بۆ ئێرەش کە بینیم هەموو حزابەکانە ئەمجارە دەستە جەمعی شتێکی زۆر مژدەبەخش و پەیامێکی باشی پێبوو و گەرمی و گوڕی خەڵکەکەی شەرچە نەمانچی ڕەمەزانەوە زیاتر پێوەی دیار بوو و هیچ کەمتری نەبوو ئەتوان بڵێم زیاتر بوو لە ساڵانی زیاتر لەبەرەوەی گشتمان پێکەوە بووین پێمە تا پێکەوە یەگرتوو بووین بەرەو ئەمانجی سەرکەوتنەوە بەڵێ مامۆستا نەوزاد بە دوا پرسیار لە بەڕێستان بکەم پێم خۆشە دوا پیامی بەڕێزیشتان بێت تاکو چەند گرینگە بەم شێوازەکە لەسەر قەڵای کەرکووک و حیزبە کوردستانەکان کە هەمووان ئامادە بوون کامە لە ڕابردووە بەم شێوازە نەبوو تاکو چەند گرینگە بەردەوام بن هەموو ساڵ وەڵاهی گرنگیەکەی یعنی بۆتە مای بژێوی و ژیان و سەرکەوتنمان بە حەقیقەت یعنی من ئەڵێم بە سات پێکەوە بین نەک بە ڕۆژ و بە مناسەبە ئەوانە یعنی زۆر زەرورە کە دەست لە ناو دەست پشت بە یەک ئەوە بکەین وە بەرەوە ئێمە دژمنمان زۆرە بۆ تایبەتی ئەقلی شۆڤینی هێشتا لەم شارەدا کارەکە و بە هەموو شێوەیەک دڵی ڕەشی خۆیان بەرامبەر ئێمە بەکاردێننی تر دەبێت زۆر یەکگرتوو بین و زۆر زۆر سەرکەوتوشە بین بە دڵنیاییەوە یەکگرتن ینی نیشانەی سەرکەوتنە بە دڵنیایەوە زۆر سپاس بۆ ئامادەبوونت مامۆستا نەوزاد هەم پێشمەرگەی دێرین هەم لەگەڵەوەشە کەسێکی چالاک لە زەمەنی ڕاپەڕین و ئازادکردنی شاری کەرکووک بەڵێ ئازیزان ناوبڕێک وەردەگرین و بەداخەوە ینی بە پێوی کە کاتەکەمان بەرەو کۆتایی ڕۆژت پێمان خۆش بووکەوە ناوبڕی ترمان هەبێ و بەردەوام بین بەڵام گەیشتینە کۆتایی ئەمڕۆ ماڵە کامڕۆ لەگەڵ تا بووین سپاس بێەوە کە تا ئێستا بینەربن سپاس بە میوانەکانمان کامڕۆ ئامادە بوون خواتان لەگەڵ